بەڵێ سڵاوتان لێبێ دیارە ئەمڕۆ بە چاودێری وەزیری ڕۆشنبیری و شوێنەوار و گەشت و گوزار بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری ماڵی ڕۆشنبیری کەرکک ئەمڕۆ دووەمین ڤیستیڤاڵی ئاشتی و برایەتی لە کەرکک ئەنجام دەدا. دیارە ڤیستیڤاڵی یەکەم لە ساڵی 2019 ئەنجام درراوە، بەڵام ڤیستیڤاڵی دووەم ئەم ساڵەکە لە ساڵانی ڕابردوو بەهۆی کۆڕۆنا و ئەو قەیرانانەی کە هەبوون ئەنجام نەدرا. ئەمڕۆ لێرە بە ئامادەبوونی بەشێکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران و نوێنەری وەزیری ڕۆشنبیری لە کەرکک دووەمین ڤیستیڤاڵ ئەنجام درا. دیارە لێرە وەک ئاماژەم بۆ کرد بەشێکی زۆر لە نوێنەری سندیکا و بەڕێوبەرایەتی و پەیمانگای هونەرە جوانەکان بەشێکی زۆر لە هاوڵاتیان لێرە لەم ڤیستیڤاڵە دیارە بە هەر چوار زمان هەر چوار زمانەکەی کەرکک چالاکی پێشکەش کران. من دەمەوێت بچمە لای کاک یوسف تەیب بەڕێوبەری ماڵی ڕۆشنبیری کەرکک. کاک یوسف سڵاوت لێبێ، ئەگەر بکرێت باسێکی ئەم ڤیستیڤاڵەمان بۆ بکەن کە ئەمڕۆ لە کەرکک ئەنجام درا. سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی دەنگ و ڕەنگی هەموو کەرکووکیان، کەناڵە جوانەکەی مامی خۆشەویستمان. ئەمڕۆ لە ماڵی ڕۆشنبیری کەرکک، ماڵی هەموو هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیرانی شاری کەرکک بە چاودێری بەڕێز وەزیری ڕۆشنبیری شوێنەوار و گەشت و گوزار بە ئامادەبوونی ژمارە زۆر لە بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری بە ئامادەبوونی ژمارە زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و داوم دەستگا حکوومیەکان ڤیستیڤاڵی دووەمی ئاشتی و برایەتیمان لە شاری کەرکک ڕێکهست و کردمانەوە. ڤیستیڤاڵەکە بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوام بێ. ئومێدوی ئەوە بوو بەرنامەی ئەومان بوو کە ڤیستیڤاڵەکە چەند ڕۆژێ بەردەوام، بەڵام میتر بەهۆی کۆتایی ساڵی مالی و ئیداری لە وەزارەتی مالی و هەموو وەزارەتەکانە ڤیستیڤاڵەکە کرایە یەک ڕۆژێ. ڤیستیڤاڵەکە سەرەتا سەر لە بەیانی بە کۆمەڵێ ئۆپەرێت و سرود و کاری هونەری هونەرمەندان و هەموو پێکاتەکانی کەرکک بەشداریان کرد. ئێمە مەبەستمان بۆ هەموو پێکاتەکانی کەرکک هونەری و کەلتور و فۆلکلۆری خۆیان لەوێ نمایش بکەن، پەیامێکی جوان بگەین بە هەموو بڵێن کەرکک شاری پێکەوە ژیانە، شاری چەپکە گوڵەکەیە. پەیمانگای هونەرە جوانەکانی هەرێمی کوردستان لەخی کەرکک بەشدار بووە، پەیمانگای هونەرە جوانەکانی عێراق بەشداری بووە، بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بە کۆمەڵێ قوتابخانەوە بەشداری بووە، یەکێتی هونەرمەندانی عێراق بەشداری بووە، کۆمەڵێ تیپێکی هونەری خوشکبرایانی سریان لە دەشتی نینەوەوە هاتوون بەشدار نەمان، تیپێکی تورکمان بەشداری بووە. ڤیستیڤاڵەکە بڕگەکانی سەر لە ئێوارەی بەکردنەوەی کۆمەڵی پێشەنگای جۆرا و جۆری شێوەکار و کاری دستی و کاری هونەری هونەرمەندانی کەرکک و هەموو ژمارە زۆر لە ڕێکخراوەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەنجامە درێ. ئومێدی شەکەیم جۆرە ڤیستیڤاڵان لەم شارە خۆشەویستی ئێمە بەردەوامی بێ، بۆی زیاتر و زیاتر ڕۆشنبیری و کەلتور و هونەر لەم شارەیە سەقامگیر و پایەدارتر بێت. ئومێدی شەکەی داواکاریشمان ئەوەیە وەزارەتی ڕۆشنبیری ئاوڕێکی جددی لەوە لە دۆخی ڕۆشنبیری شاری کەرکک بداتەوە بۆی کۆشکێکی هونەری گەورە بۆ ماڵی ڕۆشنبیری بۆ هونەرمەندانی شارەکە پێشکەش بکات، بۆی تایە بتوانن ئەم گەلەرەیەکی سابت تۆمیش بتوانن بەردەوامی کاری خۆیان پێشکەش بکەنەوەیە. دەستخۆش، زۆر سپاس بۆ یوسف تەیب بەڕێوەبەری ماڵی ڕۆشنبیری کەرکک، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دالێ دیارە ئەوەی کا هەیە وەک بەڕێوەبەری ماڵی ڕۆشنبیری کەرکک ئاماژەی بۆ کرد تەنها یەک ڕۆژ ڤیستیڤاڵەکە بەردەوام دەبێت. ئەوەشی کا هەیە چالاکیەکان بە هەر چوار زمان واتە هەر چوار نەتەوەکەی شاری کەرکک لە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی بەشدارن و هەمووان لێرە چالاکیان دەبێت و ژمارێکی زۆر لە هاوڵاتیانیش هاتوون لەم ڤیستیڤاڵەدا بەشداریان کردووە تاوەکو بینەری ئەو دیمەنە ناوازانە بن کە لە کەرکک لە شاری ئاشتی و برایەتی و پێکەوە ژیان نمایش دەکرێت. زۆر باشە، سپاس پێم نێر ماشاڵڵا.